والله ژن بە وەفاترە بۆچی ژن بە وەفات نازەمەها دووربێکەیەکی دووچان لە ژیانێکیان دەمێنێ بڵین پیاوەکە ژنی وا هەیە دائەنیشێ هەتا بەدیان مناڵێکە دوانەوە خۆ پیاوەکەش تێتی بەس ژنەکە ژنی وا هەیە دانانی بەس ژن زیاتر بە لەبەر مناڵەکانی بە وەفاترە تر بە نیسبەت منەوەیە ڕای بنیتر نازەم ژن بەرامبەر بە مناڵەکانی بە وەفاترە یاخو بەرامبەر پیاویش هەر بە وەفات بەرامبەری پیاوەکەشیە مناڵیشی لەبەر پیاوەکە خۆش نایە ئەو مناڵانە لە پیاوەکە بوون ئەی دیارە وەفای هەم بەرامبەر پیاوەکەشی خۆی بە وەفایە تەنانە بەس بۆ مناڵەکانی بە وەفای پیاوەکەشی بۆ پیاوەکەش بە وەفای بۆ مناڵەکانیشی تۆ بۆچی ئێستا بەڕای تۆ کاڵی ژن بە وەفاترە بۆچی بەڕای تۆ پیا و وەفای ئەڵێن کەمترە نازەم بە نیسبەت منەوەیە لەوانەیە بەڕێیەکێکی کەوا نەبێ لای من وایە ئەڵێم ژن بە وەفاترە هیچ هۆکارەکە بێنم بۆ نمونە کاوا بکە پیاوان کەمتر وەفایان هەبێت لە ژن وەڵی نازام بڵێم بۆ کاری چی خۆم بە نیسبەت خۆمەوە ئێستا بە وەفام بڵێم باوکیان جەڵدە لێیان 11 ساڵێ یعنی وەفام زیاتر بۆ لە جارانیش بووی بە وەفاتر بووم لە جاران بووی تر بۆ مناڵەکان و بۆ خۆشتی ئێستا لە ژیان نەماوە بەڵێ ئێستا ڕۆک و جاران ها خۆشتەوە ئەی چۆن ئەرە وەڵڵا زیاتریش خۆی بۆم تەمەنش خۆشترە پیاوەکاری هەبێ لەگەڵ تا نەخۆشی نا بەسی تر لەگەڵ تا بێ ساگەر ساغیش وای هاتە دەرەگەڵم بەس وەفام زیاترە ماوە پرسیارە و لێ بکەم وەفا و خۆشەویستیت ئەو کاتی کە گەنج بووم بەیەکەوە زیاتر بوو یاخو ئێستا وەڵڵا ئێستا زیاتر ساز چۆن بووم هەروام بە نیسبەت خۆم هەروام کاکە کەمی نەکردووە وەڵڵا کەمی نەکردو